هاورانی خۆشەوی سلااوان لێبێ بەردەوامین لەسەر باسی یا وەڵامی پرسیاری بیرکردنەوەی ڕخنەیی چییە؟ لەم ڤیددیۆیە لەم بەشەدا زیاتر دەچینە ناو وردەکاری بیرکردنەوەی ڕخنەیی و باس و خواسی بیرکردنەوەی ڕخنەیی و بنەماکانی بیرکردنەوەی ڕخنەیی. بۆیە پرۆفیسۆر شارۆن بەیلین کە وەڵامی پرسیارەکە دەداتەوە کۆمەڵک پێشنیازیە کۆمەڵک بنەما پێشکەش دەکات بۆ ئەوەی بتوانین بیرکردنەوەی ڕخنەیی پێش بخەین. پێویستە چی بزانین؟ کۆمەڵە شت هەیە دەبێت بیزانین بۆ ئەوەی بتوانین بیرکردنەوەی ڕخنەیی پێش بخەین. یەکەم دەڵێ بیرکردنەوەی ڕخنەیی لە وەڵامی چالاکیەک یان حاڵەتێکی کێشەدار تا دێتە گۆڕێ. ینی بۆ نمونە تۆ مامەڵە لەگەڵ کێشەیەکدا دەکەی، مامەڵە لەگەڵ ئەلنگاریەکی سەخت و چارەنووسسازدا دەکەی، ئەو دەما بیرکردنەوەی ڕخنەیی دێتە گۆڕێ و بیرکردنەوەی ڕخین دەبێتە بابەت. بیرکردنەوەی ڕخنەیی لە خەیاڵ و لە شتان نیە، لە بۆشاییدا نییە. با بڵێن لە وەڵامی پرسیارێکی چارەنووسسازدا لە بەرامبەر ئاریشەیەک، لە بەرامبەر باس و خواسێک کە پێویستی بە بیرکردنەوەی دیارکراو هەیە، پێویستە بە بڕیارێکی چارەنووسسازەیە، پێویستە بڕیارێک بدەیت، گومانێکت هەیە دەتەوێت بە دوایدا بچیت، پێویستی بە بیرکردنەوەیە یا هەر شتێکی دیکە کە پێویستی بە بیرکردنەوەیە، تۆ بیرکردنەوەی ڕخنەیی لەو دەمانەدا دێتە گۆڕێ و باسە و بابەتە. ئەمە یەک. دوو، بیرکردنەوەی ڕخنەیی پێوەستە بە کەشوهەوای تایبەتی خۆیەوە. یانی چی؟ یانی سیاق لە بیرکردنەوەی ڕخنەییدا گرنگە. سیاقی بابەتەکە، کەشوهەوای بابەتەکەت مانای وایە بیرکردنەوەی ڕخنەیی کۆمەڵێک هەنگا و تەکنیک نییە کە تۆ لە هەموو حاڵەتێکدا، لە هەموو سیاق و لە هەموو کەشوهەوایەکدا بەکاری ببیت و هەڵی گریتەوە. کۆمەڵ هەنگاوی بێمانە نین کە پێوەست نەبن بە سیاقەوە. ینی توانستی گشتی و استراتیجی گشتی نین تۆ ئەم استراتیجیانە لە هەر شوێنێکدا ویستت بەکاریان ببیت بەبێ ئەوەی سیاقی بابەتەکە لە بەرچاو بگریت، بەبێ ئەوەی گۆڕاوەکانی متغیرات بە عەرەبی یا variables لە بەرچاو بگریت، تۆ بتەوێت بەکاریان ببیت. بە پێچەوانەوە بیرکردنەوەی ڕخنەیی لە نێو سیاقی دیارکراودا ڕوو دەدات. سیاقەکە بڕیار دەدات کە چ شتێک، چ جۆرە بیرکردنەوەیەک لە بابەتەکە ڕخنەییە و عاقلانەیە و وەڵامی ئالنگاریەکە دەداتەوە یا چارەسەری ئالنگاریەکەت بۆ دەکات. سێیەم، بۆ ئەوەی لەگەڵ ئالنگاریەکی سەخت و چارەنووسسازدا مامەڵە بکەین، دەبێت کۆمەڵێک تێگەیشتن و سەرچاوەی هزری فرەڕەهەند و ئالۆز لە بەرچاو بگرین. کۆمەڵێک مەفاهیم هەن، کۆمەڵێک سەرچاوە و چەمکی گرنگ هەن، کۆمەڵێک ڕوانگە و تێگەیشتن هەن، پێویستە لە بەرچاویان بگرین. ئەمجا سیاقەکە بڕیار دەدات کە داخۆ کام سەرچاوە لە چ کاتێکدا پێویستە. نمونەی سەرچاوە هزریەکان، مەفاهیمەکان، تێگەیشتنەکان، نمونە بۆ نمونە پێوەریەکانی بڕیاردان، پێوەرەکانی حکومدان لەسەر شتێک، بڕیاردان لەسەر شتێک. لەبەرەوەی ئەوە پێوەرەکانی بڕیاردان یەکەم. لەبەر ئەوەی بیرکردنەوەی ڕخنەیی پێوەستە بە جۆری بیرکردنەوەوە، ینی بیرکردنەوەی ڕخنەیی جۆرێک بیرکردنەوە نەوعە، جۆرێک بیرکردنەوەیە. زانینی بنەماکانی بیرکردنەوە بڕیاردانی ئاستبەرز، بڕیاردانی نەوعی، بڕیاردانی ڕێکوپێک و جوان لە ناواخنی بیرکردنەوەی ڕخنەییدایە. بنەماکانی ئەوش دەڵێتی دەڵێ بنەماکانی بیرکردنەوە بۆ نمونە پێوەرەکانی گەنگەشە و مناقەشەکردن و لۆجیک، وانە کە ینی کە بنەماکانی لۆجیک و گەنگەشەکردن و مناقەشە بنەماکانی بیرکردنەوەی نەوعی، بیرکردنەوەی جوان و ڕێکوپێکن. پێوەرەکانی گوتوبێژ و هاوپەیبینی عەمەلی، گوتوبێژێکی عەمەلی کە بتگەێنێتە ئەنجامێک، بتگەێنێتە ئامانج. پێوەرەکانی بەدواداچوون، ڕۆچوون بە نێو بابەتێکدا بە دوایدا دەچیت و دەتوێت بگەیتە ناواخنی بابەتەکە. بەڵگەهێنانەوە و تەبریرکردن، وانە بەڵگەهێنانەوە و نیشاندانی هۆکارەکانی بڕیاردان. نمونەی پێوەرەکانی بڕیاردانیش، بنەماکانی یا پێوەرەکانی حکومدانی ڕێکوپێکیش مەسەلەی وردبوونە. تۆ لە بڕیاردا ورد بیت، مەزبوط بیت، با بڵێن ببینیت کە شتەکان چۆن پێکەوە گرێدراون. حکوومەکەت لەسەر بینینی ئەو بابەتانەیە، لەسەر بنەمای گرێدراوبوونی بابەتەکانە، نەک شتەکان پەرت و بڵاو بن. ڕوونبوون، ڕوونبوون لە بڕیاردان، مەسەلەی ممکن بوون کە شتێک ممکنە کە دەکرێت، ینی دەرفەتی بوونی هەیە. ئینساف، تۆ لە بڕیارداندا منصف بیت، ئینسافت هەبێت،
پێوەری بڕیاردانن مەسەلەی معقولبوون ناماقوڵی نەبێت مەسەلەی ئەساڵەت ناوازایی ینی شتێکی ئەسلیە شتێکی فشە نییە ئەمانە پێوەرەکانی بڕیاردان بۆیە سیر دەکەی پێوەرەکانی بیکردنەوەی جوان بیکردنەوەی نەوعی ڕێکوپێک لەگەڵ پێوەرەکانی بڕیاردان زانینی ئەم شتانە لە بردنەوەی ڕخنەیەدا گرنگە هەندێک لەم پێوەرانە ئەم پێوەر و بنەماکانی بیکردنەوەی جوان و بیکردنەوەی یا بڕیاردانی ڕێکوپێک گشتین لە هەموو بوارەکاندا بەردەستن و دەبێ هەبن بۆ نمونە بنەماکانی لۆجیک منطق لۆجیک هەندێکیان تایبەتن بە پرس و بابەتە تایبەتەکانە تۆ با بڵێن لە بابەتە مێژوویەکاندا بیکردنەوە لە بابەتی مێژووی کۆمەڵ پێوەر و بنەمای تایبەتی خۆی هەیە بۆیە هەندێک لە بنەمای گشتین وەکو بنەماکانی لۆجیک هەندێکیش تایبەتن کە لە بواری تایبەتدا بەکاردەبێت لە بواری پزیشکیدا کۆمەڵشتی تایبەت هەیە بە بواری پزیشکیەوە لە بواری مرۆڤایەتیەکانەوە لە بواری ئەدەبیاتەوە لە بواری زمان لە بواری مێژوو وانە بۆیە زانینی ئەو شتانە گرنگن ئەمە یەک زانینی بنەماکانی بیکردنەوەی ڕێکوپێک و بنەماکانی بڕیاردان دوو زانینی چەمکە ڕەخنەییەکان یعنی چەمکە گرنگەکان کۆمەڵە چەمکی گرنگن کاری بیرکردنەوە بڕیاردان لە بواری دیارکرادا ئاسان دەکەن هەندێک لەم چەمکانە نمونەی داوە هەڵبەت بۆ نمونە مەسلەی کار و کاردانەوە تێگەیشتن لە مانای کار و کاردانەوە یا هۆکار و کارکرد مەسلەی پێشگریمانە پریسەپۆزیشن یا سەپۆزیشن پێشگریمانە و بەرەنجام پەیوەندی نێوان پێشگریمانە و بەرەنجام مەسلەی ئەوەی بە عەرەبی پێدەوترێ ئیستیدلال و ئیفتیراض ڕاستی نەمزانی بە کوردیەکەی چی پێدەگوترێ هەندێک چەمک هەبوون بە کوردی من دەستم نەکەوت بەڵام بە عەرەبی پێدەوترێ ئیستیدلال و ئیفتیراض مسألة الشروط الضرورية والكافية شروط الضرورية والشروط الكافية هندك شرط هن كضرورة بيويست هبن هندكيش شرط هن ك لقفتقو يقدر لبابتك دا بوي بريار بدي هندكيش كافي وكبلي أو ندت هيبة بس بو أوي بتواني بريارك بدي مسألة لا إنجلي تحيز أو بعربي بيدو تحيز لا إنجلتن تو بكامل هذا حزد لشي حزد لشيني بكامل هذا بريار بدي مسألة بوني روانجي كي ديار كراو أما أنا كومالي كم كن جرينجا لم چەمکانە تێبگەین بۆی لە مانای بیکردنەوەی ڕەخنەیی تێبگەین و بتوانین چۆن پێشیان بخین بۆی بیکردنەوەی ڕەخنەی شتێکی دابڕاو نییە شتێکە بەستراوەتەوە بە کۆمەڵێک بنەمای دیکەوە بۆیە لەم چەمکانە هەندێک لەم چەمکانە گشتگرن جارێکتر باسمان کرد لە بواری جۆراوجا بەکاردەبرێن وەک مەسەلەی پێشگریمان و بەرەنجام هەندێکیشیان تایبەتن بە بواری دیارکرا وەک با بڵێن هاوسەنگی جوانی التوازن الجەمالی تۆ لە بابەتێکدا کە بیکردنەوەی گشتیە بڕیاردانە لەسەر ژیانی خۆت کۆمەڵێک بنەمای تایبەت بەکار دەبێت بۆی بڕیار بدەیت هەندێکی جاریش هەیە دەتوێت بڕیار لەسەر بابەتێکی هونەری بدەیت تۆ بنەماکانی پیاوانەی جوانی لە هونەردا لە هونەرێکی دیاریکرادا بەکار دەبێت سێەم خووە عەقلیەکان کە یا ئەو هەڵوێست و نرخانن کە بۆ بیکردنەوەی ڕەخنەیی گرنگن تۆ ئەو شتانەی پێشتر باسمان کرد ئەو توانای بەکارهێنانی تایبەتمەندەکانی بیرکردنەوە و بڕیاردان گرنگیەکی ئەو تویان نابێت ئەگەر کەسەکە کۆمەڵێک خوی فکری نەبێت کۆمەڵێک خۆی عەقلی نەبێت بۆ ئەوەی بڕیار بدات ینی بۆی دەری بخات کە ئەو بڕیار و ئەو هەنگاوانەی کە هەڵی گرتوونەتەوە بەرەو بیکردنەوەی ڕەخنەیی دەیانباتیان نا بۆ نوە خووە عەقلیەکان مەسەلەی عەقڵکراوەیی بوونی عەقڵکراوەیی لە دیاریکردنی بنەماکانی بیکردنەوەی ڕەخنەیی گرنگە مەسەلەی دادپەروەری تۆ لە ڕووی ینی کەسێکی دادپەروەر بیت ئەمە استراتیژی نین ئەمانە خون تۆ کەسێکی عەقڵکراوەیت کەسێکی دادپەروەریت مەسەلەی بیرکردنەوەی ئازاد خۆت نەبەستیتەوە بە کۆمەڵێک شتەوە کە بڕیارت دابێ خۆتیان لێ دەرنەخیت بیرکردنەوەی ئازاد ئازایەتی تێدا بێ و ئازادی تێدا بێ کە بیر بکەیتەوە هەڵوێستی ڕەخنەیی و لێکۆڵەر تۆ کەسێکی بە هەڵوێستی کەسێکی ڕەخنەیی کەسێکی لێکۆڵەریت هەروە بە کوێرانە بە دوایش ناکەویت مەسەلەی ڕێزگرتنی بەرهەم و کاری بەرز و ناوازە حەزکردن بە شتی باش حەزکردن بە بەرهەمی ئاسبەرز تۆ کەسێک نیت خود ئەو خۆت نییە بە دوای شتی هیچ و پوشدا بگەڕێیت مەسەلەی پێڕەوکردنی بنەما ئەخلاقیەکانی کاری هزری کاری عەقلی فێڵ نەکردن درۆ نەکردن
لە کارە هزریەکاندا مەسەلە ئەکادیمیەکان فێڵ نەکردن و قۆپیە نەکردن و بە دوای یانیشتی پرۆپوچ نەگەڕان بۆیە ئەمانە خۆی عقلین ئەمانەش گرنگن بۆ ئەوەی بیرکردنەوەی ڕخنەیی پێش بکەون بۆیە تەنها وەکو باسمان کرد بیرکردنەوەی ڕخنەیی تەنها کۆمەڵێک تەکنیکی مردوونین پێوەستە بە کۆمەڵشتی دیکەوە چوارەم بوونی زانینی پێشینە یعنی معلوماتی عام معلوماتی پێشینە تۆ ناکرێت بە شێوەیەکی ڕخنەی لە شتێکدا بیر بکەیتەوە ئەگەر تۆ هیچ زانیاریت لەبارەیەوە نەبێت بۆیە بوونی زانیاری پێشینە گرنگە مانای وای بیرکردنەوەی ڕخنەیی لە بۆشاییدا ڕوو نادات ئەو زانیارانەی لە بواری خۆیاندا پێویستن تۆ بۆ نمونە دەتەوێت لە بابەتێکی سیاسی بکۆڵیت دەبێت کۆمەڵ زانیاریت هەبێت بۆ بتوانانی لێ بکۆڵیتەوە بتوانانی بیری لێ بکەیتەوە بتوانانی پێوەرە لۆجیکیەکان بەکار ببیت پێوەرە ئەخلاقیەکان بەکار ببیت پێویست بە زانیاری هەیە بۆیە بوونی زانیاری لەسەر بابەتەکە زانیاری پێشینە گرنگە خاڵی پێنجەم بۆ پێشخستنی بیرکردنەوەی ڕخنەیی دێتە سەر مەسەلەی بوونی استراتیجی و ڕێکار وەک باسمان کرد ینی استراتیجی و ڕێکار ڕاستە ڕخنەمان لێگر بەڵام قسەکە لەوە بوو کە بیرکردنەوەی ڕخنەیی تەنها استراتیجی و ڕێکار نییە هەنگاو هەڵگرتنەوە نییە بەڵام بوونی کۆمەڵە استراتیجی کۆمەڵێ پلەبەندی و بنەما گرنگە ینی ئەمە نکۆڵی لەوە ناکرێت بەڵام هەموو بیرکردنەوەی ڕخنەیی ئەوە نییە ینی بۆ نمونە تۆ کە استراتیجیت هەیە کاتێک کە بابەتێکت هەیە شتێکت هەیە دەتەوێت بیکڕیت بڕیارێک هەیە دەتەوێت بیدەیت دەتەوێت خۆت بۆ شتێک یەکلایی بکەیتەوە هەڵبەت گرنگە سەیری لایەنە باشەکان و لایەنە خراپەکانی بکەیت بۆ نمونە لیستێک دروست بکەیت شتە باشەکان لەلایەک بنووسی شتە خراپەکان لەلایەک بنووسی ئەمە شتێکی گرنگە بوونی ئەم استراتیژیە شتێکی گرنگە شتێکی باشە بۆ بیرکردنەوەی ڕخنەیی بۆ نمونە کاتێک کە بابەتێک هەیە دوودڵی دەتەوێت بڕیاری لێ بدەیت گەنگەشەکردنی بابەتێکە لەگەڵ کەسێکی دیکەدا لەگەڵ پسپۆڕێکدا و وەرگرتنی ڕایی جیاواز و جۆرا و جۆر ئەمانە گرنگن قسەکە لەوە بوو بە تەنها ئەمانە نابنە هۆی پێشخستنی بیرکردنەوەی ڕخنەیی بۆیە بوونی هێڵکار و بوونی دابشکردنی شتەکان بۆ باش و خراپ و یا جۆرا و جۆرەکانی و گەنگەشەگرن و وەرگرتنی ڕای جیاواز ئەمانە استراتیجی و ڕێکاری گرنگن بۆ پێشخستنی بیرکردنەوەی ڕخنەیی گرنگن لە ڤیدیۆی داهاتوودا خودایار بێت دێنە سەر ئەوەی کە لە پەروەردەدا چی بکەین لە پۆلدا چی بکەین مامۆستا چی بکات بۆ ئەوەی بیرکردنەوەی ڕخنەیی لە نای خوێندکارەکانی و لای خۆی بەرەو پێش بخات بۆیە زیاتر بەرداوامی بابەتەکە دەدەین وەکو باسم کرد دەستان خۆش بێت ئەگەر لایکی ڤیدیۆکە بکەن تێبینی کۆمنت پرسیار هەر شتێکتان هەبوو بینوسن لای خۆتان بڵاوی بکەنەوە ینی ئەگەر شتێک هەیە پێویستی بەڕوونکردنەوەیە هەڵبەت ئەم بۆی گفتوگۆکە دوولایەنە بێت زۆر خۆشحاڵ دەبم هیوام وایە لە ڤیدیۆی داهاتوودا بەخێر بتان بینم و کاتێکی خۆش